تیرۆری بەرپرس و کەسایەتی لە شاری کەرکووک بەردەوامی هەیە و تا ئێستا چەندین کەسایەتی و بەرپرسی ئیداری و ئەمنی تیرۆر کراون بێ ئەوەی بکوژەکانیان دەستگیر بکرێن. بەرپرسانی شارەکەش هۆکاری بەردەوامبوونی تیرۆر بۆ نزیکی داعش و کەمتەرخەمی دەستگا ئەمنیەکان دەگێڕنەوە. من بۆ ئەوەی گەڕێنەوە کە پارێزگای کەرکووک پارێزگایکی حساسە هەموو لایەنەکان هەندێ دەوڵەتانی ئەقلیمی دەوروبەر گروپە ترۆریستەکان کارەکەن بۆ ئەوەی پێکهاتەی کەرکووک خۆتەزانی پێکهاتێکی جیاوازە بۆ ئەوەی دووبەرێکی لەناو کەرکووکە دروست بکەن و وەزعی سیاسی کەرکووک زیاتر تێک بدەن بۆ ئەوەی گەڕێنمەوە و لەوانەیە کەم تەرخەمی دەستگاکانی ئەمنی تیابێت. ئەو بەرپرسانەی دەکرێنە ئامانج لەسەر جەم پێکاتەکانیان تێدایە. دوا بەرپرسی تیرۆرکراویش محەممەد یونسی جێگری بەڕێوەبەری کۆمپانیای نەوتی باکوور بوو کە لیوا هەڵۆنەجاتی بەڕێوەبەری ئاسایشی پارتی لە کەرکووک بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند. بکوژەکان سەر بە دەستگایەکی فەرمی حکوومەتی هەرێمن. ئەمەش بۆچوونەکانی پێشووتری ئاوەژوو کردەوە کە دەوترا کوشتنی بەرپرسان تەنها داعشی لە پشتەوەیە، بەڵکو لە ئێستادا ئەو بۆچوونە دروست بووە کە هۆکاری بەشێک لە تیرۆرکردنەکان سیاسین. طبعا هەر تیرۆری بکرێت بە تاکید تیرۆری سیاسیە، چکە ئەو تیرۆرانە حتمما لایەنێکی سیاسی لە پشتەوەیە، ئیتر داعش بێ غەیری داعش بێ ئێمە نازانین، بەڵام ئەوە دەبێت زیاتر قەزەی ئەو شتە ئەبێ لیزنە ئەمنیەکان بە ئیشی خۆیان هەڵسن و بەکاری خۆیان هەڵسن بتوان ئەو کەسانە دەستگیر بکەن، بتوانن تحقیق لەو قەزەیە بکە بزانە ئەمانە کێن و کێ لە پشتیانەوە. بەرپرسانی کەرکووک پێیان وایە داعش لە ڕێگەی ئاوارەکانەوە توانیوێتی دزە بکات و دەیەوێت لە ڕێگەی کوشتنی کەسایەتی و بەرپرسی پێکاتەکانەوە ناکۆکیە تایەفیەکان قوڵتر بکاتەوە. الوضع الأمني حاليا سيء جدا، هذا لأن يكون هناك اختطافات، يكون هناك سلب المحلات، ويكون هناك قتل واغتيال. مع الأسف آخر اغتيال كانت لمعاون شركة غاز الشمال المرحوم محمد يونس الله يرحمه، هذا آخر حادث. فإذا كان الوضع الأمني جيد جدا لم تحصل هذه الأمور. نريد من اللجنة الأمنية، نريد من رئيس اللجنة الأمنية أن يكونوا حذرين ويكونوا في حماية أهل كركوك وممتلكات كركوك جميعا بدون تفرقة. بە پێی زانیاریەکانی دەنگی ئەمریکا چەند بەرپرسێکی تر ئاگادار کراونەتەوە کە ئاگاداری خۆیان بن بەو پێی پلان بۆ تیرۆرکردنیان دانراوە. هەر بۆیە لە ئێستادا هەندێک لەو بەرپرسانە خۆیان لە قسەکردن بۆ ڕاگەیاندن و خۆ دەرخستن دوور خستوتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.